لە یەکێک لە قوتابخانەکانی کۆیە سەرۆکی حکوومەت زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی لێدا. ئەم خوێندکارانە لە هەولێر خاوەن پێداویستی تایبەتن. هاتوونەتە ئەو پەیمانگایی کە تایبەتە بە نابیستان و نابینایان تا ئەوانەی تێدا بخوێنن. مامۆستایانی پەیمانگای ڕووناکی هەموو ساڵێک وەکو ڕێزلێنانێک لە خوێندکارەکانیان بە ئامادەبوونی بەرپرسانی حکوومەت زەنگی خوێندنی تێدا لێدەدەن و داواکاریەکانیان دەگەێنە بەرپرسان. ئێمە هەموو کاراسانیەکمان کردووە بۆ مناڵە چاوگەشەکانی هەرێمی کوردستان بۆ ئەو مناڵانەی کە پێویستیان بە ئێمەیە لە هەر کوێ بێت، لە خانەکان بێت، لە سنتەرەکانی ئۆتیزم بێت، لە دایانگاکان بێت، بە تایبەتی تر لە مناڵەکانمان لە پەیمانگاکان لێرە. کە سوکاری خوێندکاران و مامۆسانیش داوا دەکەن کە موکورتیەکانی نێو قوتابخانەکان چارەسەر بکرێت بۆ ئەوەی خوێندکاران بتوانن لە کەشێکی ئەرێنی وانە بخوێنن. بێگومان زەنجی خوێندن بە خۆشحاڵیەوە وەریدەگرین. خۆشحاڵین کە منداڵەکانمان ینی بە شێوەیەکی ئارام دەست بە خوێندن بکەنەوە، بەڵام یعنی ئەوە بۆ هەموو قوتابخانە گوانیە. یعنی قوتابخانە هەیە یعنی بەسیتری شتی تێدا نییە، یعنی لە ناحیەی تەندروستی بڵێ ساردی و گەرمی برێ، پێداویستەکانی قوتابخانە برێ. چکەم بە چاوی خۆم دیتیتم خاستان لە گوندەکان لە ناحیەکان. ئەمن ناوجەرگەی شار نارێم، لەوانەیە لە سەدا هەشتایی ناوجەرگەی شار قوتابخانەکان زۆر باش بن. زۆر دڵخۆشت چونکە بەردەوەی داوام دەست پێ بکاتەوە دەیان زار تەلەفۆنمان بۆ دەکەن کێ بینێت دەوام، زۆر حەزێن لە دەوام، وەکو قوتابی ئاسایش نین، قوتابی نابینا زۆر اشتیاقی هەیە بۆ دەوام خوێندن. لە سنووری پارێزگای سلێمانیش بەرپرسانی بواری پەروەردە زەنگی ساڵی نوێی خوێندنیان لە یەکێک لە قوتابخانەکان لێدا. بەڵام مامۆسانی ناڕازی کە نوێنەرایەتی بەشێکی زۆر لە مامۆسانی سنووری پارێزگای سلێمانی دەکەن بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان ڕاگەیاند و دەڵێن ئامادەنین بگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن تا موچەی مانگەکانی 8 و 9 وەرنەگرین. لە ڕاستیە حکوومەت هێرەمی کوردستان دۆخی پەروەردەی بەلاوە گرنگ نییە و گرنگی نەداوە بەوەی کە ئەو گرفتانە چارەسەر بکا کە ئەبنەوەی دووبارەبوونەوەی بایکۆت و ئەبینین ئێستا لە مانگی خەریکە لە مانگی دەنزیکە بینەوە، بەڵام موچەی مانگی 8 نەدراواتە مامۆستایانە بێ بە 25ەوە بە موچەی مانگی 7ەوە بچنەوەڵەکانی خوێندن. ئەمە وای کردووە کە مامۆستایان نیگەران بنجارێکی تر و ئەنجومەنەکان داوا بکەن لەوەی کە مامۆستایان نەچنەوەڵەکانی خوێندن تا وەرگرتنی موچە و مانگانەی کە ماوە. ماوەی 10 ساڵە لەسەر پرسی موچە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەبێت بە دوو بەشەوە. بەشێک لە مامۆسانی سونرەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین هەڵوێست وەردەگرن و قوتابخانەکان لە کاتی پێویستدا ناکرێنەوە. بۆیە بۆ ئەمساڵی خوێندن چ خوێندکاران بێت یاخود کەسوکارەکانیان داوا دەکەن کێشەی موچە چارەسەر بکرێت تا گرفتەکان بە یەکجاری چارەسەر بکرێن. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.